ڕاگەیاندنی دابەشکردنی موچەی مانگی سێ لەلایەن حکوومەتەوە بە لێبڕینی لە سەدا 21 جارێکی تر موچەخۆران و فەرمانبەرانی پارێزگای هەڵەبجە هێنایەوە سەر شەقام و دەنگی ناڕەزایەتیان بەرامبەر حکوومەت و حیزبەکانی بەشدار لە حکوومەت بەرز کردەوە. بەرزانی تاڵبانی ئەندازیاری تاوانی بەرزانی تاڵبانی ئەندازیاری تاوانی یعنی خەڵک هیچ ئومێدێکی نەماوە لە وڵاتان نە بەدەسەڵات نە بە ئۆپۆزیسیۆن بوون یعنی ئەوە بەدەسەڵاتیش ئەبێت بەخۆیان بچێتەوە چونکە ئەگەر جارێ 2 3 4 جاری پێنجەم و شەشەم وەک بۆمبێک میلەت هەر بەسەر دەسەڵاتە تەقێتەوە کاتە فریای سولفی سیارەکانیشیان ناکەوە تا مەتار ڕابکەن. ئەم دەنگی ناڕەزایی بەرامبەر ئەم دەسەڵاتە ستەمکارە کە هەرێمی کوردستان بەڕێوە بە لەژێر ناونیشانی داهۆڵێکیان قنچ کردوێتەوە بە ناوی حکوومەتەوە بەڕامبەڕاستی ئەوانە حکوومەت نین ئەوانە دەسەڵاتێکی ستەمکارن کە بە هەموو جۆرێک گەل و میلەتەکەی خۆیان دەچەوسێنەوە. سێ حزبی ئۆپۆزیسیۆنمانن ئەگەر هەر ئەوان بێن پێشڕەوی خۆ پیشاندان بکەن بێگومان حکوومەت بە خۆیان ئاچێتەوە. حکوومەتی ئێمە 8 ساڵە هیچ پلان و بەرنامەیەکی نییە بۆ ئەوەی کە چارەسەری قەیران بکاوە خۆشی بە عەمدەن قەیران دروستەکە. چاودێرێکی سیاسی پێی وایە ئەم حکوومەتە ئیدارەیەکی حیزبیە و ناتوانێت موچە دابین بکات. دەژڵێت دوو حیزبی دەسەڵات بوونەتە دوو کۆمپانیا و ڕکابەری خۆ دەوڵەمەندکردن دەکەن. ئەمەی کە ناونراوە حکوومەت کە حکوومەت نییە بەڵکو ئیدارەیەکی حیزبیە بە هیچ شێوەیەک ناتوانێت موچە بە ناتوانێت بوجە بە وڵات دیاریکات چونکە ئەسڵەن داهات و سەرمایە ئەم وڵاتە لە دەستی حکوومەتان نییە تا ئەو ینی ڕێژەیەکی کەم کە ئەمێنێتەوە لە دەستی ئەو دوو حیزبە کە بە درێژایی ئەم 30 ساڵە داهاتی ئەم وڵاتە لە دەستی یەکێتی و پارتیا بووە خاڵە سنووریەکان نەوتەکەی سەروەت و سامانەکەی ئەو دوو حیزبەش ێستا بوونەتە دوو کۆمپانیا یعنی منافەسە و ڕکابەریەکەیان هاتۆتە سەرەوەی منافەسەی کامیان زۆرترین ڕێژەی سەرمایە ئەم وڵاتە بۆ قۆڕخ بکا بۆ خۆی کۆمپانیەکانی خۆی پێ دەوڵەمەند بکە ئەوەی کە ئەمێنێتەوە ئەدرێتە خەزیێنەی حکوومەت. حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی موچە دابەش بکات تا بەغداد بڕابوجەیەکی ڕەوانە کرد. چاودێرانی سیاسی دەڵێن ئەم وڵاتە بەرەوداڕوخان دەچێت و نمونەی خراپی ئەم حکوومەتە لە هیچ وڵاتێکی دنیا نییە. فەرمانبەرانیش دوای 2 مانگ چاوەڕوانی بڕیارە موچەی مانگی سێ بە لێبڕینی لە سەدا 21ەوە وەربگرن. موچەخۆران دەڵێن لە وڵاتێکی پرداهات و سامانی سروشتی ڕۆژ بە ڕۆژدۆخی موچەخۆران و خەڵک خراپتر دەبێت. حیزبەکانی بەشداری حکوومەتیش لاست بەڵێنەکانیان بێباکن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.